رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا فرمودي شازدهم لشرح 40 نووي جيشتنا وفرموديك پیغمبری خوا عليه الصلاة والسلام هاوڵێک دەچێتە خزمەت پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. أبو هريرة بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ أن رجلا قال للنبي صلى الله عليه وسلم أوصني. دەفەرمێ پیاوێک هاتە لای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی ئامۆژگاری بکەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. قال لا تغضب فرمووی تووڕە مەبە. فردد مرارا قال لا تغضب رواه البخاري. چەند جار لێی دووبارە کردەوە هەموو جارێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەیفەرموو تووڕە مەبە. طبعا ئەگە تەماشە بکەن ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام جۆرا و جۆرن بۆ ئەو خەڵکەی کە پرسیاریان لە پێغەمبەر کردو عليه الصلاة والسلام. یعنی ئامۆژگاریەکانیوی لە قەدەر ئەو کەسەی بۆ کە پرسیاری کردو لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. پرسیاری لە پێغەمبەری خوا کردو عليه الصلاة والسلام بۆ چکە زانیویەتی ئەو شەخصە ئەو سیفەتەی تێدا ئەو سیفەتەش سیفەتێکی سلبیە و لە هەندێکیشدا سیفەتێکی ئیجابیە تووڕەبوون. چکە ئاگاتان لەوەی هەبێت تووڕەبوون چۆن سیفەتێکی سلبیە سیفەتێکی ئیجابیشە. ناکرێت ئینسان تووڕە نەبێ قەت. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ من استغضب ولم يغضب من استغضب ولم يغضب فهو حمار. دەفەرمێ هەر کەسێک تووڕە بکرێت تووڕە نەبی بەرژێنێکی قایم بێ دەڵێ گوێ درێژە. ومن استرضي ولم يرضى فهو شيطان. دەڵێ هەر کەسێکیش کە ڕازی بکرێتن بۆ نمونە عوزری بۆ بهێنرێتەوە سازشی بۆ بکرێ مقابلەکەی عەفو نەکا دەڵێ ئەوە شەیتانە. کەواتە صفەتی غەزەب برا بەڕێزەکانی خۆمیان تووڕەبوون یەکێکە لەو خەسڵەتانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خەڵقی کردووە لە ناخی ئینسانەکاندا لە ناخی پێغەمبەراندا عەلەیهیمو سەڵات وەسەلام و لە ناخی غەیری پێغەمبەرانیش عەلەیهیمو سەڵات وەسەلام. بەڵام ئەوەی کە لێرانە لەو فەرمودەی پێغەمبەری خوا بۆ وا دەفەرمێ لا تەغضەب شەرح و تەفاسیلێکی زۆریان لەسەر کردووە زانایان ڕەحمەتی خوایان لێبێ. دەفەرمێ کە تووڕەبووی لە کاتی تووڕەبووندا بڕیار مەدە. تووڕەبوونەکەت مەکە کردەوە و فعل بەتایبەتی لەو قەزیانەی کە تووڕەبوون ناهێنن لەو قەزیانەی کە بزانی بە تووڕەبوون بڕیار دەدەی پەشیمان دەبیەوە. یعنی هەندێک نمونەتان بۆ دێنمەوە لە ماڵەوە طبیعیە مەسەلەن کابرا هەموو کەس تووڕە دەبێت. لە کاتی تووڕەبووندا بڕیار لەسەر خێزانت مەدە. یعنی لەبەر هەندێک زانایان دەفەرمون مشت و مڕێکیان دروست کردووە ئایا ئەو کەسەی کە تووڕە دەبێ تەلاقی دەکەوێتن یانە نا. تەلاقی دەکەوێت یانە نا. جا ئەو دیوادێ دەڵێ گە تووڕەبوونەکەی گەیشت بێتە حەدی ئەوەی کە هۆشی لەک نەخۆ نەما بێ و ئاگای لە خۆ نەما بێ و ئەوەی کردبێتن بەرحاڵ قولي راجح دێنەوە دەفەرمێ کابرایت کە تووڕەش دەبێت تەلاقی دەکەون چکە کەست بینیوە لە خۆشیدا لە
ئەوەی کە مەسەلەن دابنیشە هیچ کێشە و مشکلەی نەبن لەگەڵ خێزانیدا و چای بۆ تێبکات و نانی بۆ حازر کات و خزمەتی کات و لەو کاتێدا بڵێ ئافرەت بڵێ گیانەکەم بڵێ تۆ تەلاقم دای هەڕوو ماڵێ بابت مستحیلە. لێرە بە چەند ڕیوایەتێکی دیکە و فەرموودە هاتووە. یەکەمیان طبعا ئێمە کێشەمان نییە چی ئەو پرسیارەی کردووە. ئەو پرسیارە ئەگەر دائیمەن ئاگاتان لێبێ بەدووە چکە هەندێک لە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ زۆریان خۆماندوو کردووە. ئەو شەخصە چێ بوو، ناوی چ بوو، خەڵکی کوێ بوو، ئەوە هیچ لە بابەتەکەی ناگۆڕیتن. هیچ لە بابەتەکەی ناگۆڕیتن. ئەوەی کە جێی سەرنجە هەڵوەستەکردنە لەسەر ئەو ئامۆژگاریە کە پێغەمبەر کردوێتی عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە بۆ ئێمە دەرسە. دەنا فڵان کەس وەفاتی فەرمووە، ڕۆیوە. ئایا جا تووڕە بوو بێتەوە تووڕە نەبوو بێتەوە پاشە ئەو ئامۆژگاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ شتێک بە نەزەرەر بە ئێمە دەگەینی نە قازانجمان پێ دەگەینیتن. بەڵام ئەو فەرموودەیە لە ژیانی خۆماندا جێبەجێکەین قازانجمان پێ دەگەینی، جێبەجێ نەکەین زەرەرمان پێ دەگەینیت. لە ڕیوایەتێکدا دەفەرموون خزمەتکارێکی ئیبن قودامەی کە دەکاتە مامی ئەحنەفی کوڕی قەیس ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرمی ئەو هاتۆ پرسیاری لە پێغەمبەری خوا کردو عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی پێغەمبەری خوا ئامۆژگاریەکم کە بەست خوا با زۆر کورد بێ بۆی کە لەبەری کەم پێم لەبەر بکرێتن. چونکە هەندێک لە حەدیسەکانی دیکە هاتوون یعنی کە چوە ئیوا هەبووە کە توێتەی پێغەمبەری خوا ئامۆژگاریەکم کە پرسیار لە کەسی دیکە نەکەم با کورتیش بێ بۆی بتوانم لەبەری کەم. چەند کەلیمەیەکی پێ فەرموون. ئەوەش کە ئافرەتێک بووە فەرمووی تێی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاریەکم کە قل لي قولا وأقلل علي لعلي أعقله يعني أعقله يعني بويك هم لبريكم هم بتوانم هضمي كم هم بتوانم إيشي بيبكم. قال لا تغضب فأعدت عليه مرارا كل ذلك يقول لا تغضب. لا الروايات يشريك دهاتوا دفرمي كإمام الطبراني هنا يترزا ورحمة إخوائي لسربي هذا لواني أبو درداء أبو بيأوى بلا ما كنتم تشمان بنا وكان فرمي يا رسول الله دلني على عمل يدخلني الجنة كردويكم بيولي بنبات بهشت فرمي لا تغضب ولك الجنة طور مبا وبهشت بو تويا اللي رانا براوە ڕێزەکانی خۆم تەماشەکەن وەکو گوتم تووڕەبوون خەسڵەتێکە بۆ هەموو خەڵکی خوای گەورە تەبارەک و تەعالا وەکو سەخاوەت و وەکو ڕەحمەت و وەکو شەفەقەت و وەکو گریان و وەکو پێکەنین و وەکو حلم و وەکو هەرچی کە ئەو سیفەتە جوانانە هەن و شیچێکە لە سیفەتەکە ئینسان بەبێ ئەوەی کە ئەو سیفەتی تووڕەبوونی تێدا نەبێ نەقوستانە نەقوستانە. چۆن خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکا والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. ئەها خۆ سەخاوەت سیفەتی سەخاوەت باش نییە؟ زۆر باشە بەڵام خوای گەورە چ دەفەرمێ والذين إذا أنفقوا لم يسرفوا. لێرە ئەو سەخاوەتە نابێ ئیسرافی تێدا بکرێتن نابێ ئیسرافی تێدا بکرێت بۆ نمونە تو قوتی ماڵ و منداڵیش تەمووی ببەخشی وەڵا خوای گەورە ئەمری کردووە کە ماڵ ببەخشی قوتی خۆت. يسألونك ماذا ينفقون ها قل العفو. عفو يعني چی؟ يعني زیادە يعني ئەوەی کە لە خۆت و ماڵ و منداڵت زیادە ئەوەی ببەخشە. بەڵام الأقربون أولى بالمعروف ئەوانەی کە نزیکن لە تۆ ئەوانە لە هەموو کەس ئەولاترن کە تۆ چاکەیان لەگەڵ بکەی و مەسروفیان بچێشی. جا لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم بۆ نمونە تۆ بێشەرعیەکی دەبینی ئەگە تووڕە نەبی یەو خەلەلێکە لە ئیمانتدا هەیە گوێت لە
نامعقولیەک دەبێ بەرامبەر بەخوا بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەرامبەر بە دینی ئیسلام نیوچاوانت گرژ نەبێ و تووڕە نەبی خەلەل لە ئیمانتدا هەیە کەواتە ئەو تووڕەبوونە واجبە دەبێ لێرانە تووڕەبی گوناهێک دەکرێت بە ئاشکرای دەبێت تووڕەبی ئەها لە ئەثەرێکدا هاتووە خوای گەورە تەبارەک و تەعالا بە مەلایکەتان دەفەرمێ بڕۆن فڵانکە گوندەی سەراوژێرکەن ئەویش کە دەچن دەگەڕێنەوە خۆ خوای گەورەش ئەعلەمە و عالیمە و دەچن دەڵێ خوایە عابیدێکی لێ خواپەرستێکی لێ تەرفەت العەینێک لە تۆ غافڵ نییە دەڵێ بڕۆ پێشی بەسەر سەریویدا کاولیکەن و جا بە سەری خەڵکی دیکەدا بۆچکۆ ڕۆژێک لە ڕۆژان نیوچاوانی گرژ نەبوو تووڕە نەبوو لەو هەموو گوناه و تاوان و بێشەڕیانەی کە دەکران کەواتە تووڕەبوونەکە لێرانە چییە؟ مەمدوحە ئەمر پێکراوە واجبە بەڵام ئەو تووڕەبوونەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی لێ کردووە کامە تووڕەبوونە ئەو تووڕەبوونەی ئەمنەوە لەگەڵ ئێوە دۆستین ڕەفیقین براین لەسەر شتێکی تافه لێک تووڕەبین لەسەر پارۆنانێک لێک تووڕەبین لەسەر سەعاتێک حەرەسیاتی کەم و زیاد لێک تووڕەبین لەسەر ئەوەی کە قسەیەکی کردو بە دڵی من لێی تووڕەبم لەگەڵ خێزانت لەگەڵ منداڵەکانت لەگەڵ کۆمەلگە و مجتەمع ئەو شتانەی کە تووڕەبوون ناهێنن ئینسان نابێت تووڕەبیتن چکەی وا هەیە یعنی کوردەواری خۆمان دەڵێ وەکو نزام چوە هەر بڵێ لێرانە هەستە بڕۆ عێراقی کابرا تووڕە دەبیتن بڵێ وەرە کاکە با خەڵاتت کەم تووڕە دەبیتن وەرە با کاکە با ئەوت بۆ بکەم تووڕە دەبیتن لۆچما من بابە لۆی لۆچی خۆ منەوە چاکت دەگەڵ دەکەم ئی وایە وەکو نییە وەکو یعنی ئی لە ترکزەیە لەگەڵ خێزانی نێوێری بیڵێتە کاکە لێرە هەستە بۆ وێران نێوێری ئیشەکی خوا نەخواستا بڵێ هەڕۆ بازاری چیلۆ تەماتەکەم بۆ بینا چیلۆ کولەکەیەکم بۆ بێنە دنیای کاول دەکات دنیای کاول دەکات ناکرێتن وابیتن ئەو تووڕەبوونە نەهی لێکراوە لەگەڵ منداڵەکانی لەگەڵ خزمەکانی کەواتە تووڕەبوون لە کاتی معاملە و هەڵسوکەوت و ئیشوکاری ناو کۆمەلگە و مجتەمەعدا دەبێ ئینسان سەبری هەبێتن حلمی هەبێتن تووڕە نەبێت بەڵام هەر کاتێک حوڕماتی ئیسلام سنوورەکانی خوا بەزێندران بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەری خوا کرا عەلەیهی سەڵات وسەلام دەبێ ئینسان تووڕە بیت لەسەرە خۆمان با تووڕە نەبین لەسەرە خۆمان با تووڕە نەبین هەلە خەلیفەیەکە گە بە هەڵەدانە چوو بم شەوێ دەچێتە مزگەوتێ کابرایەک نووسووە ئەویش هیچ نابینێ پێی لێ دەنێتن کابراش ڕادەپەڕی دەڵێت و کەری دەڵێ نەوەڵڵا تاخۆکە تایی بەخۆی کەر نیە ئینسانە یعنی ئەو تووڕەبوونە نەهی لێکراوە کابرا چما ئێستا بەسەرکردەیەکی بڵێ ئەتو کەری وەچێ گوتی هەتا چار پەلانت بۆ دروست نەکاتن وازت لێ ناینیت ئێ بابە بڵێ هەو نیمە ئەتوو شێتینەوە لای شێت نیمە ئەتووی بێعەقڵینەوە هەبێ یەک کەلیمەی کۆتایی پێدێتن لا تەغضەب تووڕە مەبە ئەلەو شتانە تووڕە مەبە کابرا جوێنیان پێداوە گوتیوت وەڵڵاهی ئەوە ئەگەر ئەمن ئەو سفەتەی کە تو بۆ منی باز دەکەی ئەگەر ئەو سیفەتە دە من دابێ خوا پاداشت داتەوە تو پێت گوتم و خۆم چاک دەکەم ئەگەر دەمیش دانە بێ ئەو سیفەتە دەمیش دانە بێ ئەوە خوا عەفوت کات و گەردەنت ئازا بێت و شتێکت پێ گوتوم کە تێمدا نییە ئەو شتانە ئیجابی تووڕەبوون ناکەن لە ئوموری ئیداریات لە ئوموری ئیداریات چونکە ئیداریات دائیمەن چییە ئەمر و نەهی و ئەو بینە و بەردە و لەسەر فاریزەیەکی و لەسەر کەلیمەیەکی لەو شتانە دەبێ ئینسان دڵی فراوان بێت نابێت لەو شتانە تووڕە بی چونکە گە تووڕە بووی ئیشمان دەگەڵێک پێ ناکرێتن ناتوانین ئیدارەی یەکتر بدەین لا تەغضەب تووڕە مەبە ئینسان کە تووڕە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام
ئامۆژگاری کردوین فەرموویەکە تووڕە بوون ئەهانەی فەرموو وەڵازا چۆن دەبێ ئینسانی ئیماندار تووڕە بێ بەس لێرە فەرمووتی لا تەغضب بەس لەو لای تەوجیهێکی دیکەی پێداین دە فەرموویەکە تووڕە بوون ئەگەر دەست و نوێژتان نەبوون بڕۆن دەست و نوێژێکی نوێکەنەوە لەبەرەوەی وەکو بڵێ شەیطان پشکۆیەک داوێتە ناو دڵ و دەرونی ئینسان و ئینسان گڕ دەگرێتن وەکو ئاگری بڕۆ دەست و نوێژێکی پشۆ دوو ڕکعات سونەتان بکە ئەگە بە دەست و نوێژ شۆرنەکەی سار نەبیەوە دوو ڕکعات سونەتان بکە ئەگە لە ماڵەوە تووڕە بووی لە ماڵ و منداڵی لە ماڵی دامەنیشە چونکە لێت ناگەڕێتە ئەڵێ هەستە لێیدا بڕۆ دەرێ پیاسەچی بکە و بڕۆ خۆ بغافڵینە و فکر بکۆ بڵێ وەڵڵاهی جا خۆ من وچی گوتی ئێستا لێشی دەم و لێشم دات و نزانێت خۆ دەبێ هەر سوڵحی بکەین جا لەو سوڵحەکەی بکەین و خەڵکمان بدنەوە وەڵا چ کابرای گوتی دوو قسەی خۆش و مجاملەیەک و کۆتایی بە هەموو شتێکی دێت لەگەڵ دۆست و ڕەفیقەکانیشمان بە هەمان شێوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە کە باسی تووڕەبوون دەکات فطرەتی تووڕەبوون چ دەفەرمێ وەلەما سەکەتە عن موسى الغضب ئێ موسا پێغەمبەری خۆیان تووڕە بووە کاتێک کە تووڕەبوونەکەی هێور بووە ئەو جا کە تووڕەبوونەکەی هێور بۆ ئەخەدە بڕەسی ئەخیه یەجڕو لە ئەسنای تووڕەبوون لەوانەیە ئەگەر ئەو تووڕەبوونە لە ئەسنای تووڕەبووندا کاردانەوەی هەبایە لە چش تووڕەبوونەکەی حەق بوو تووڕەبوونەکەی حەق بوو تەماشا کرد خەڵکەکە گوێرەکەیەکیان کرد بۆ خوا و دەیان پەرست بەڵام لە ئەسنای تووڕەبوونەکەیدا ڕەتفعلەکەیەوە نەکرد لێگەڕا تا تووڕەبوونەکەی هێور بووە ئەو جا ئیجراعاتەکەی دەست پێ کرد کە ئیجراعاتەکەش دەست پێ دەکات عوزرەکان قبول دەکاتن لە مقابل هاڕوونی برای کە پێی دەڵێ وەڵایە من هەرچی لە دەستم هات بێ کردومە و نەشم ویست یعنی هەتا تو دێوە ئەو خەڵکە بکەمە دوو تایفە و بەگشتێک کۆ بچین و شەڕ و ئەومان لە ناو دروست بێت و تونبا بەخۆی بێتەوە بڕیارەکە لە دەستۆ بێت ئێتەوا عوزرەکەی قبولە ئەو جا نەچوو بەگشت خەڵکەکەی دابچێتەوە هاتە محاسبەی ڕەسی فیتنەکەی کرد کە سامیری بوو و زۆر مهمە ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە معاملەی ڕۆژانەی خۆماندا لەگەڵ خێزانمان لەگەڵ دەوروبەرمان لەگەڵ جیرانمان لەگەڵ کۆمەڵگە و مجتەمەعمان چ دەفەرمێ ئەوە دەفەرمێ وئیدا ما غەضیبوا هم یەغفیڕون ئەگە تووڕە دەکرێن کە تووڕە کرای حونەریە لێبور دەبی حونەریە عەفوی کەی حونەریە چاوپۆشی لێ بکەی وئیدا ما غەضیبوا یعنی چییە یعنی تووڕە کران یعنی تو شتێکت بەرامبەر کراوە کە ئەو شتە چییە ناحەقیە نەدەبوا بیکا بەرامبەرت ئەو برانە دەکرا و قسەی بەو برای بڵێت ئەو برانە دەکرا و هەڵوێستە بنوێنێ بەرامبەر بە ئەو برایە بەڵام لەسەر شتی شەخسی لەسەر شەخسی خۆت تووڕە مەبە وئیدا ما غەضیبوا هم یەغفیڕون وەرە خوا عەفوت کاتە بڕۆ هەر باسی مەکە دەجێڕنەوە دەڵێن زەین العابدین ڕەحمەتی خوای لێبێ پیاوێکی زۆر ئەهلی تەقوا و دین و ئەوە بووە غولامێکی هەبووە ئاوی بە دەست و نوێژدا کردووە جا ئەو کاتەی مەسینەی ئەوە بوون ناوی چیە مس بوون مس دەڵێ مەسینەکەی لە دەست کەوتوتە خوارێەوە سەری کەوتۆ سەری شکاوە کە سەری شکاوە زۆر تووڕە بووە ئەوی زۆر عاقڵ بۆ غولامە کە فەرمووی وەلکاظیمینە الغەیظ فەرمووی کەظەمت غەیظی یانی ئەوانەی کە ڕق و قینی خۆیان دەخۆنەوە والعافين عن الناس عفوت عنك والله يحب المحسنين اذهب فأنت حر لوجه الله سريش كان ئازادی کرد بۆ بەس فی سەبیلی جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی خوا ئەوە غەیظەکە نەما تووڕەبوونەکە نەما والعافين عن الناس لێت خۆش بووم ئەدی والله يحب المحسنين چاکەی لە دوای ئەوانە چێ چاکەکە ئازادت کەمەوەندە ئازادیشی بڕۆ خوا عافیزت بێت ئەوە صفەتی ئینسانی ئیماندارە ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم خوای پەروەردگار کە دەفەرمی والکاظیمینە الغەیظ یعنی چی یعنی ئەوانەی کە تووڕە بوون ڕقی خۆیان دەخۆنەوە لەبەرەوە قەت ئینسان لە کاتی تووڕەبوونێدا بڕیار نەدات بڕیاری تووڕەبوونێ ئیلا پەشیمانی بەدواوەیە ئەگە بۆ خۆش پەشیمانە بێ دوو کەس دێن نسحەتێکت دەکەن ئامۆژگاریەکت دەکەن پەشیمانت دەکەنەوە لەبەرەوە ئینسان دائیمەن
ویستی بڕیارێک بدا، ویستی شتێک نەکا، ویستی شتێک بکە، با مەشوەڕەت بکات بە حاڵەتێکی تەبیعی بێ، دوو ڕەکعات سونەت بکە، ئیستیخارە بکە. لە تووڕەبوونی جاری وایە کابرا دەڵێ کە تووڕەبوو تەماشای کە کابرا خۆ نەناسیتەوە، بڕۆبەر ئاوێنەی لە خۆ دەترسی. یعنی لە یادم نییە لە ڕووی ئەوەی دەڵێ چەند کە ئینسان تووڕە دەبێت چەند ماسوول کە گرژ دەبن و چەند ئەوە دەبێت تا ئاوای لێ دێتن، بەڵام لە کاتی خۆشی ئەوانە زۆر حاڵەتێکی تەبیعی و تەندروست و یعنی مەلامیحی دەم و چاوت هەموو شتێک فەرقی هەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لەیسە الشەدیدو بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب. ئیمامی مسلم ڕیوایەتی کردووە. دەفەرمێ پاڵەوان لەیسە الشەدیدو بالسرعة یعنی پاڵەوان ئەو پاڵەوانە نییە کە خەڵکی بگریت و بە عاردی دادات، ئەوە پێی ناگوترێتن پاڵەوان. لەیسە الشەدیدو بالسرعة، سرعة یعنی بە عەرزی دادانی خەڵکی. ئەوە نییە کە تو بە پەلە پاڵەوانێکی بینی و پشتا و پشت بە عاردی دادەی و چۆکانی لەسەر سینجی دانەی، ئەدی إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب. پاڵەوان و پیاو چاک ئەوەیە کە لە کاتی تووڕەبووندا خۆی بگریت، ئەوە پاڵەوانی ڕاستەقینەیە. لێرانەدا برا بەڕێزەکانی خۆم بابەتە و بابەتە زۆر هەڵدەگرێ، بەڵام بەوەندە کۆتایی پێبینین. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە عاقیبەتمان خێر بکاتن و ئەو بابەتانە و سەرجەم بابەتەکانی دیکە بخاتە تەرازووی چاکەکانمان و لە ڕۆژی دواییدا فریامان بکەون. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.